وبرا كردنا اسمها اساش ما قدر كردوانه كحالتك واحد الله ايس كريم زور دمك من خواردو اسمع اشترانا شون اوا بر الله كتسر وجاد يبو سلاي خوي جورت انا بهاراني خوشي اسم مسبيني كاجمير بين جوني لبتكي سراو گشتك ماني برو دكان اروين پش بخوي جورا ما پێشوەی گەشتیشکەین وەکو خۆم پێشوەی گەشتکەم بۆ بکرا پاسکیلەکەم بەردەوام ئەشۆم شێوازی شتمەکەشی وەیە کە پاوەکە گرینەوە لە جوان لاشۆشتەی و لەگەڵ تایەکانی ئەشۆین و پاک و تەمیز ڕایەگرین و چەورێکەین و زنجیرەکانیشی بەتەواتی پاک دەکەینەوە نێ بۆی ئامادەکاری بێت بۆ گەشتەکانیمان لە کاتی پاسکی سواریدا چێکی هەواکانیشمان لەگەینەوە هەڵگەیەوە تایبەتەکانی گەشت ئەوەیە کە تۆ هاتی گەشتی دوورت کرد بێ وەلایکە وەلای وەستە باعیس و شیشەجگەری و شتەکانی تری لاپۆیت و دەستکەی بەگەشت سڵای خوای گەورەتان لە هاوڕانی خۆشەویست پێش بەخوای گەورە گەشتێکمان لێ بۆ دوکانی سیاحی و وەردەوەردایەوە لەگەڵ ما بێنەوە تا ڤیدۆکانتان بۆ خۆی و خۆشەویست بواسنەوە ئینشاڵڵا بەرەو دووکان هەنگاوێکی باش و پڕدەستخۆشی ئیدی لەمەوەدا لە ڕۆژی هەینیە گەشتی یعنی هاتوچۆی بارکەرەکان بە هەموو شێوەیە قەدەغێت تا حەوتی ئێوارە ئەمە ئەکرێ بەردەوام بێ ئەمە لەبەرەوەی خۆتانەتان ڕۆژی هەینی گەشتیار و پاسی سوار و کۆمەڵێ کەسی تریکە پێویستەکانی تر ئەمانە ڕابگیرن لە ڕۆژانی هەنگا دەستکەنەوە بە دارەکانیان بەرەو دووکان بژی پاڵان یاڵڵا دووکان ها چۆن خەوتووە ئەها چۆن خەوتەوەی تر بەیانی هاتوو چۆکان تا حەوتی ئێوارە ئەی دەست خۆش دەست خۆش بژی ئەوە نزیکە بینەوە ئەو نزیکە بینەوە لە ئاڵانقۆزاڕان خۆشەویست هەنی هاوڕێ هەیە پرسیاری ئاڵانقۆزی کرد سێ وەقڵەکە هۆڕن لێیانە هەنی هاوڕێ پرسیاریەوەی کە لای ئاڵانقۆزێکی هاوڕێن بەڕێزم کاکە پێبەڕێنی تریێت بۆ ئاڵانقۆز بەڵێ هاوڕێیانی خۆشەویستەمە بەش ئاڵانقۆز کامێرەی پۆینت و پۆینت و هەورازەکە کۆتەڵ یاڵڵا بەرەو هەورازەکەی کۆتەڵ ماشەڵڵا هەورازەی کۆتەڵ بۆەوە نەبارزە ئێمە شتێری ئەو کاڵە بۆرە بوو ماشەڵڵا هەورازەی کۆتەڵ بۆەوە نەبارزە وای وای هاوڕێیان بەڕاستی هەورازێکی سەختمان لە پێشە بردەوە تێتر بە هەنگاو بنین وەردە نزیکی شەبێنەوە لە کانی شۆک باش ئەو هاوڕێیان خۆشی زۆش کانی شۆکە بردەوە دەبێ
بڕێن بەرەو هەورازەکەی کۆتەڵ. هەورازەکەی کۆتەڵ هەورازەکەی کۆتەڵ ئەوە سەختە عارق بە ئینسان ئەکات. لەها چۆن ئاوەخێتە خۆرە لە دەم چۆم و الحەمدوللیلا هەموویمان بڕێ بەبێ بەدەست بێنین لەسەرەوە. ئەوەش هەورازەکەی کۆتەڵ بوو. بردەوە دێ ئینشاڵڵا بەرەو کوێ؟ بەرەو دوکانی گەشتیاری. ئەوەش کایشۆخ و کایشۆک و دار دەستەکەیەتی سوورداش دوکان ڕامیە و جەماعەتەکەی یەکێک لەو بەنزیخانە باشانەی کە لە سلێمانی هەیە. بەنزیخانەی کۆتەڵە جەماعەتی ئەوە ناخۆش لە مارکێتی کۆتەڵامان ناوە و خەریکی سەیاحەتی لەگەڵ هاوڕێیانەمە شتێکە بوو زۆر سەرنجی ڕاکێشام. ئەم ئایسکرێمە زۆر دەمێکە من نەم خواردووە وا دیارایتر سەردەمی گەڕانەوەی ئاسکرێمە بەتامەکان دەستی پێکردوێتەوە. خۆشویستم یادی بەخێرەوە بە مناڵی بەمەیە هیچمان پێ نەبووە گەر تۆپمان دەست نەکەوتە بەمە دووگۆڵیمانە کرد. ئاخر زۆر دەمەگەرم خواردەوە ئەمە بە مناڵی دووگۆڵیمان پێگەر یادی بەخێر. بەجددی سەردەمانێکی خۆش بوو بۆ ئێمە. هیوادارم ئەو سەردەمانمان بۆ بگەڕێتەوە نیە ئەگەر ئێمەش چێژمان لێ بینی بێ گەنج و مناڵەکان ئێستا چێژی لێ ببینن. ئینشاڵڵا بەرەو دوکان. یا ئەڵڵا حشترە ڕێگەی لێ دەرچووە لێ تێکتووە فەرەنگا کەژبان خەریکی ڕێگەکردنێتی بێ دەست خۆش حشترە ڕێگەی لێ تێکچووە نازانم خاوەنەکەی چۆن دڵی هاتەوە بەجێی بێڵێ ئاریا فەرم کاکشبان یاڵە باشە چۆن قاچەکەی لێکێنێ یاڵێ بڕۆ یاڵە ئاگای سەماگەورەی خۆ بە قاچیشی بەسرا گوناحە بێ شارەتی و خەڵکەکەم بۆی لاچێ بۆی خوشترە عەزەر نییە. یاڵە باشەوە گەر تەلەفۆنێکەکەین بە ئاساش تۆ بڵێنێ یارمەتیان بە بەخوا زەڕورە طبعاً هاوڕانی خۆشەویستم بەڕاکرد نەچمانێ ئاسایش ماگەدار کردوانێک کە حاڵەتێکی وا هەیە بۆی سیارە عەزیەتیان لێیە. باشە ئێوەر خاوەنی ئەم حشترانە تۆ نازانم میژدانت هەیە یان ناو حشترانە چۆن ئاوا بەڕەڵاکێتە سەرۆجارێ بۆ خاتری خوا یعنی ئەو پەڕی گوناح و تاوانە. ئێوە پاسکیل کاتێک هاتوونە تێرە هاوڕێیانەمان وەسەنگینە بەخوا ئەگەری هەبوو عەزیەتیش بخۆن. هیوادارم خوای گەورە سەلامەتیان کات و تووشی عەزیەت نەبنەوە حشترە و خەڵکیش تووشی ناڕەحەتی نەبێت. ڕاستی گەڕامەوانێ ناکرێەوە هەموو ڕێگەی بە دوایە بڕۆمەوانە بەڵام ئەوترەوەی باشە من هێزەکانی ئاسایشم لێ ئاگادار کردەوە کە حاڵاتێکی وایە چن بەدەمیەوەنە بۆی تووشی ناڕەحەتی نەبێەوە ئەو بەستە زمانە لەگەڵ مرۆڤەکانیشە. هاوڕێیانم ماشەڵڵا لەبێ ئەوانە دۆستەی ژنگ و مرۆڤ بێژن کە ئەو کاران کردن ڕێزمان هێرانە خۆشێزەوەی کە بینن نەها وا بزانم ئایا ئاسایشە یان خاوەنەکەیەکی هەتر هاتوو بۆ ئەوەی بیباتوانێ تووشی زەرەر نەبێ. بەردە پاسیلەکانمان هەڵگرینەوە یاڵڵا بژی کاکشبان لەگەڵ هاوڕەکانمان. کاکشبان دەستی خۆش بێ ئیشێکی باشە کرد ئەگەر پاداش باتەوە. خۆش کەچەکانی نەبی ئاغا و ئەژدیها و شاخی سارا و زنجیر شاخەکانی ئاسۆسە. بەزمە کە جوانە کێزانفا بۆ نە جوانە
مەسەلەیەکی ئێرانی بەختیار ساڵح دەڵێ نازانم بۆ سەیران و قەشقۆڵی زێنێ وە زێنێ ئێمە هاتوینەتە قەشقۆڵی یا الله هاي حسابە ئێستا گەیشتینەتە دوکان يجي حسابه هاتينا دوكان صلاة ولا شرك وراكان ما دونا بندش صار هاي ترتوا من أطول ورا اللي يخون كاسم هتسخو من بشتيكا ولا هاراني خوش شويس دواي قشتي كي مودا دريش صاد وخوا قشينا دوكان ساعات شنا جماعة ساعات شنا نوبي سبعد بەڵێ هاوڕان خۆشەویستە 5 دقیقە لە شار دەرچوین و 9 دقیقە گەیشتینە دوکانی سیاحی سپاس بۆ خوای گەورە ئێمە گەیشتینە دوکان خۆشەویستم ئەمەش کۆتایی ڤیدیۆکەمان بوو یاودارم توانم بێتم دیمەیەکی جوان بۆ ئەو خۆشەویست گواز بتوانێت تامان وەکو خۆم بڕیارمدا بۆ کاتێک کە گەیم بۆ گەشتی دوکان تەنیا یەکسەریم تر لێرەوە وردەوەدا هەنگاوە نێن و ڕێنەوە بەرەو ماڵەوانێ بە سارەیەک و ئێمە بەخێر و بەسەلامەت تا بڵۆکێکی تر سپاردەی خوابن